تێکڵاویەک هەیە ئەوەی کە لە بەرامبەر هەڵوێستە هەڵبژاردن بازیاو ئەپەڕێ بۆ سەر شۆڕش بەڕای من ئەمە تێکەڵاویەکە. یەکەم سیرکە شۆڕش بۆ گۆڕانکاری ڕیشەییە لە بەرامبەر هەڵبژاردنە ناکرێ بکرێ بە هەڵوێست هەڵەیە بۆ چوونێکی ئایدۆلۆژی و فرقەگەرایی و غیرە سیاسیە بە مەیدانەکانی سراعاتی سیاسی لەگەڵ بورژوازی و هێزەکانیدا. شۆڕش ئەڵتەرناتیڤ و ڕێگایەکە با بڵێم نەک ئەڵتەرناتیڤ ڕێگایەکە بۆ گەیشتن بۆ ئەڵتەرناتیڤێکە لە ڕێگای گۆڕانکاریی ڕیشەیەوە بەدەستێ. مەسەن چۆن من ئەگەر بمەوێ کۆمەلگایەکی سۆشیالیستی کە ماڵیکێتی خصوصی هەڵوەشێنمەوە کاری سیستەمی کاری بەکرێ هەڵوەشێنمەوە ئازادیەکان و تا ئەو پەڕی دەخاڵەتکەم نیزامێکی شورایی کە لەسەر نوێنەراتی خەڵک دامەزرێنم یا حتا بمەوێ کۆمەلگایەک دامەزرێنم کە خەڵک خۆی تیا بەرهەمهێنەر بێ و خۆشی ئیدارە و جێبەجێکاری قوانین و بەڕێوەبردنی کۆمەلگا بێ. ئەمە بە شۆڕش شەکرێ ئەمە بە ڕێگای ئەوە ناکرێت کەوایە شۆڕش یەک ڕێگایە لە بەرامبەر بەدیلی بورژواییە سەرتاپا ئەمە انتخابات هەبێ نەبێت تۆ بەشداری بکەی یانەیکەی ئەمە بەرامبەر بەو سیستەمە مەترەحەکرێ مەسە چۆن لێ هەموو شتێک لە بەرامبەر شتێکی تایبەتە. شۆڕش ڕێگای شۆڕژگێرانەی ئاڵوگۆڕی شۆڕژگێرانەیە بۆ هەڵوەشانەوەی سەرتاپای ئەم سیستەمەی کە ئەحزابی بورژوازی و ڕەنگاوڕەنگەکانی دەسەڵاتیان پێ ئەوە ڕێگاکەیەتی ئەمە ڕێگایە کە خەڵک ئەبێ هەوڵ بە مەلزوماتی ئەو شۆڕشە حازرکە. بەڵام هەڵوێست لە ئینتیخابات یەک شتە یا تۆچی بەشداریەکەی یا ناچی بەشداری بکەی یا بایکۆتیەکەی لەم دوانە ڕێگای نییە ڕێگای سێهەمی نییە هەڵەیە هەڵەیەکی حتا لە ڕووی تیۆریکیەوە هەڵەیە تۆ بەرامبەر بە ئینتیخابات شۆڕش مەترەحکەی. پاشان حەزەکەم ئەوە بڵێم ئەزانانی شۆڕش هەموو کاتێک نییە شۆڕش زمینەی خۆی هەیە وەکو بوو مەلەرزەیەک وایە کە لە خوارەوەی کۆمەلگا بێ ئینتیخابات بکرێ یا نەکرێ ڕێگاکەی شۆڕش مەلزومات و پێداویستەکانی خۆی لە ناکۆچیە چینایەتی و ئیقتصادی و کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگای سەرمایەداریەوە سەرهەڵەدا لەو جیاوازیە چینایەتی و لەو ستەم و زۆرەوە سەرهەڵەدا کە دێ یعنی تۆ ناکرێ لە بەرامبەر هەر ئینتیخاباتێکا شۆڕژیکایە بێت تۆش هەر 4 ساڵ جارێ شۆڕشکەی ئەمە منطقی نییە. من ئەگەر بمێ ئەم دەسەڵاتە بڕوخێنم شیعاری ڕوخانی ئەم دەسەڵاتە هەڵگرم معلومە ڕێگای ڕوخانی من ڕێگایکی شۆڕژێرانەیە بە ڕاپەڕین و شۆڕژەیکەم بە ئینتیخابات ناکرێت بەس کە باس هاتە سەر ئینتیخابات معلومە تۆ یاچی بەشداریەکەی یاچی بەشداری ناکەیت و بایکۆتیەکەی و ئەبێ ئەمە بۆ خەڵک ڕۆشنکەیتەوە بۆ بایکۆتیەکەی و بۆچی بەشداریەکەی وەکو ئێمە لە بەیانەکەی کردومانە